لە هەرشوێنەکەن سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش. پرۆگرامێکی دیکەی ئێواری سلێمانیتان پێشکەش دەکەم بۆ ئەمڕۆ میوانداری زۆر بەڕێز کاک جوتیار عەلیمان کردووە کە بەڕێزیان سەرپەرشتیاری گشتی فیستیڤاڵی ڕەنگانن بۆ ئەمڕۆ قسە و باسەکەین لەسەر فیستیڤاڵی ڕەنگاڵە. کاک جوتیار سڵاو لێبێ و بەخێر بێ. سەرەتای پرسیارەکانم لەوە دەست پێکەم بزانم ئاماژ لە دەستپێکردنی فیستیڤاڵی ڕەنگاڵە چی بوو و باسێکی فیستیڤاڵەکەمان بۆ بکەیت. طبعا سەرەتا زۆر سپاس بۆ بەڕێستانەوە و سپاس بۆ کارمەندانی کەناڵی سلێمانی و بەڕێزانە پشت کامێرەوە واناکەن. طبعا ئێمە یەکێ بوو لەو پرۆژانەی کە بۆ یەکەم جار بیسوان بەرنامەیە بکەین کە فستیڤاڵی ڕەنگاڵەیە کە لە هەموو ساڵێکی جیهاندا 28 ڕۆژی ڕەنگەکانە واتە ڕۆژ جەژنی ڕەنگەکانە. ئەمش بە چاکمان کە لە چەندین وڵاتە بەشداری کراوە چەندین وڵات خۆم یەک دوو وڵات چوومەتە سەردانم کردە ئەو شوێنە بێنە زۆر مرتاح بووم. ئەو بەرنامە لە دڵی منە حەزم کرد لە سلێمانیە نمایشی کەم. ئەتێ بەڕاستی ئەم بەرنامەی ڕەنگاڵ ئەم بەرنامەی کە جەنابتان باسەکە ئەو فستیڤاڵە کە ئێمە بەژاریمان تیا کردو و ئامادەمان کرد کارێکی زۆر زۆرمان بۆ کرد بەڕاستی زۆر خۆشحاڵ بووین بەڕاستی بەژاریمان پێکردن و ئەمانە و چەندین کەس دەستڕەنگین و ئەو کەسانە کە شێفن بەشداریان تیا کردبوو و ئەو کەسانشن کە ئیشیان کردبوو هەمووی دەرچی سۆنکۆ و پەیمانگاکان و کە تا ئێستا دانەمەزراون لەلایەن دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستانەوە. ئێمەش بە چاکمان زایە ئەمە یەکەم فستیڤاڵ نییە کە من یەکەمەکە من وەکو پرۆدەکشن کارمان کردووەمانە چەندی فستیڤالمان بەشداری تیاوی کردووە چەندی فستیڤالمان کردووە بەڵام ئەمەی ڕەنگاڵ تەنها تێستێک بووە تا من تەجروبەیەک بۆ خۆمان کە بزانین ئێمە شتوانین ئەو ڕەنگانە بێنە ناو سلێمانی ساڵانە بکەین کە لە 28 وەکو کێ تۆ قساکەی کاڵی ئێمە گروپن ئێمە گروپین چەند گروپێکین ئێستا گروپی هونەری گروپی دڵی سلێمانی گروپی ئەو کەسانین کە هەمیشە بەردەوام دەستڕەنگینن دەستڕەنگینن کە کارەکەن و بانگیشێک بەس وەکو پرۆدەکشن کارەکەی خۆمەکەم وەکو کاسی دەرەکتەری شخصی خۆم کە وەکو کاسی دەرەکتەر و پرۆدەکشن کارەکەم کردووە واتە بەرهەموو بەرهێنەرم هەیە من لەم کارانەمانەدا بۆ شوێ مێشەکەمان کردو لەسەر ئەم فستیڤاڵە. باش ئەو فستیڤاڵی کە خۆت لە مێشی خۆتا بیرۆکی خۆت بۆ فستیڤاڵی ڕەنگەکان ویستوتە بیگوازیتەوە بۆ شاری سلێمانی هەمان ئەو فستیڤاڵە بوو کە خۆت بینی بووت بەو شێوە ئێوە داتان نایە خۆت گۆڕانکاریتان تیا کرد. بەڵێ وەڵا بەتاکید ئەم توانای من ناڵم لە سایە شەستیم هێناوم ئەو کارە بەڕاستی چکامی شێرە بەرنامەکەمانەوە بوو هەر بەڕێزەکەیتە ژوور هەر میوانێکتە ژێرەوە ئێمە چەند ڕەنگێکماندا نابوو ئەو ڕەنگانە بەرەمبەریشتا خامەیەکماندا نابوو خامێکی و تەقریبەن دەوری 10-15 مەتر بوو هەر کەسێک هاتە ژوورەوە دەستی خستە ناو ڕەنگەکە و ئەیە لە خامەکە کرد بەجەژن ئەو دەستێکە ئەیە لەو خامە بیرۆکەی مێشی ئەو کەسەیە خەیاڵی ئەو مێشکی ئەو کەسەیە ئایا ئەو ڕەنگە بۆچی هەڵبژاردووە ئەو کارەکە دەگرێت و بەسەر باری سایکلۆجی و دەرونی ئەو شخصی کایەت بەژێ هەندێک کەسی هەر دەستی تێناگلوانێ حەزی لەو هەبوو کە ڕەنگاڵ نەبژێرێت حەزی لێ نەبوو ئەنجا لەگەڵ هاتنە و ژوورۆی ئەوەی دەبەرنای کە لێمە ئیسمان بیکەن لەگەڵ هاتنە ژوورۆی کارەکەماندا تەمان ئەو ڕەنگەمان هەڵەیە تێگەی یانی دیامان کە بە ڕەنگاو ڕەنگ کرد بە ئاهەنگ و بە گۆرانی و بە مۆسیقا و خەڵکانیش بەشداریان تیا کردبوومانە بەڵام بەداخەوە زۆر بەداخەوە قسایەکەم کەشوهەوە بەڕاستی زۆر تاسیری کرد لە سەرمان تا دوو ڕۆژ ئێمە خۆمان ئەمەدەکرد و بۆ ماوەی دوو ڕۆژ سێ ڕۆژ خۆمان زان پێشتر کە ڕەشەبایەکی زۆر بوو لە شاری سلێمانی فستیڤالەکە لێ پێکرد لە مەڵبەندی ڕۆشنبیری زانکۆ من زۆر سپاسیانەکەم بەڕاستی زۆر سپاس بۆ مەڵبەندی ڕۆشنبیری زانکۆ بەڕاستی هاوکارێکی باشمان بوو لەم کارەیاندا و ئەو شوێنش کە من دەستنیشانم کرد بۆ یەکەم جار پشتیوای کرد زۆر زەندیز بوو ناو شاری سلێمانی ئەو بووی تر حاڵەتەکە وای لێ هاو یەکەم ڕۆژمان نمایش کرد و خۆمان زانین دوای بە ڕەشەبایەکی زۆر پێویستی کاکە کەپرەکان ڕۆخاوە کاکە خەڵک وێران بۆ ماڵی وێنە بوو تاقریبن هەڵسان لەگەڵ ستافەکەی خۆمەوە کارمەندای کە کارەکەن لەگەڵ خۆمان بۆ ڕۆژ چاکمان کردەوە عینەشمان لێکردەوە و جارەمان لێکردەوە بۆ ڕۆژی دوای هەمان شێوە دروست بووە دواتر باسی ئەو مۆزوعاکەین بەس پێم خۆشە زیاتر باسی فستیڤالەکە ناوڕۆکی فستیڤالەکە بزانم چەند ڕەنگتان هەڵبژاردە بوو ئەو ڕەنگانە لەسەر چه بنەمایەک هەڵبژێردرابوون کێ بوون ئەو ڕەنگانیان هەڵبژارد من ئەو ڕەنگانی کە دەبوون ڕەنگی مەتمانێ و ڕەنگی ساتمانێ واتە ڕەنگی بڵێن ڕەنگی گەرم و سارد دەوان ساتەکان ساردە ئەو ڕەنگانێک کە بڵێم زەردە و سەوزێک کاڵە و شینی کاڵەوەنا گەرمەکانی ڕۆی کەم بۆرە و شاین ئەنجا ئەو ڕەنگانە تاقریبا من تاقریبا خۆی لە دنیا لە هەموو جیهاندا
20 بۆ 15 بۆ 20 ڕەنگ هەیە پێش شێوازی گۆڕانکاری بەڵام سەرێکیەکان 8 ڕەنگ بۆ 10 ڕەنگە ئێمە سەرێکەکانمان هەڵبژاردە بوو ئەو ڕێنگانی کاڵ هەڵبژاردوو بۆکو بڵێن گەرموسادەکانمان هەڵبژاردە بوو ئیشەکە بەڵێ اینجا تەمان ئەم ڕەنگە کە من بەهۆی هەندێک کاری ناخۆش و چوون بۆ هەندستان بە حەقەت بەبوونی کە چوومە ئەوێ ئەو ڕۆژەی کە من چوومێن لە بۆی نەخۆشیە کۆچینایە بە حەقە بۆ کەسێکی عزیز و خۆشەویستم بوو ئەیتر بیرمان لەوە کردەوەتان باسی پیاسەیەکی نەئۆشی نەبکەین سێما کرد وتیان بۆی کە وایە تەرجمە کردین بە حەقەت وتیان ئەمڕۆ جەژنی ڕەگەمەس باسیکە یەکەم باسی ساڵی 2019 ئەتەکە من چوو زۆر بەڕاستی زۆر ماجێم کە ئەو چۆن هەندستەکان ناچەمە گەبێنێتە لە فیلمەکان هەڵێن بە ئاسمانەوە ئەو تەطبیقاتی ئەوی شە بێمە ناو سینەمانیەوە بە حەقەت ساڵێکی تریش پێشتر ئیشێکی واکرا لە پارتی ئازادی ئەوژە پرۆژەی من بەس بەداخەوە تێکیان زۆر بەداخەوە تەمان 2021 بوو ئەو بوو بە کێشەیەکی زۆر گەورە گۆرانی بێژەکانمان باکرد و نەرمەندەکانمان باکرد کەسەکانمان باکردبوو ڕەنگەکەمان لەبڵێن لە گەنجولەیمە ئەمیشانیانەکە و بڵێن سەمایانەکە و هەڵپڕێکیانەکرد و پێیان خۆش بی و یانە شتان بەڵام بەهۆی هەندێک کارێکی وامان کرد کە من ئەو پرۆژەمە دەست برادەرێک کە بیکات لە شوێنەکەیامە ئەو فکرێکە من وەگرت بۆ شێوەیەکە تەطبیقاتێکی زۆر ناشی بەتایبەتێنە بەزم تەطبیقاتی من دەم ئیشەی منە فەرقی هەبوو من تەنها ڕەنگەکەی ئەو ڕەنگەی کە من هەڵبژاردم ئەو ڕەنگەی کە من هەڵبژاردوو دەم نابوو چییە کە ئێمە بۆ نمونە ئەمانە شتێک کۆپی بکەینە ناو کوردستان یان بۆ نمونە کولتور و شتێکی وڵاتێکی دیکە یعنی ناتوانین لێرە جێبەجێ بکرێ طبعا پرسیارەکە زۆر جوانە خۆ دەزای هەموو شتێک کارێک بکەی بودجێکی تایبەتی خۆی هەیە خۆش دەزای وەکو کاریمی کوردستان بودجێکی وامەیە تا بگەینە مستەوەی ئەو وڵاتانی کە بۆکوان جێبەجێکەین بەڵام دەتوانین بەشێکی زۆر کەمی لە ساڵ 20 بۆ ساڵ بگەینەوە بەڵێ بەس ئەو کێشەی کە ئەستەکەم کە دروست بوو ئەمەی فستیڤالەکەی بەڕێستان ناو کێشەی کە لە پێشتە دروست بوو ینی مەسەلەن ئەوەی کە باسەکرا کێشەی دارایی و مەسەلەن پارن نەبوو بۆ نمونە کێشەی ئەو بوو کۆمەڵێک گەنج مەسەلەن ڕەفتاری ناشرینیان وان بوو بەڵام ئەمە هیچ ئەو شتانە هیچ پەیوەندی هەیە بە پارە و مەسەلەن بە بودجەوە بەنسبەت من باسە باسی 2019 کە لەو کاتە وشتەکرا بوو 20 بوو 19 ئەو کاتە دارایەکە هەبوو پارەکە بوو لە بەردەست بەڵام شێوازێکی کارکردنەکانمانەوە بۆ شێوەی کەمان وێست شێوازی ئەو کار نەبوو کە منە بیست من کام پرۆژەیە نەمە دەست کەسێک ئەمە فلان ئیشم بۆ کە فلانشتم بۆکە بەم شێوە ئێمە دەستە فکرەکەی ئێمە بەس فکرەکەی من زۆر دوور بوو لە فکرێکە یەم بووە ئەو فکرێکە میویستم ئەمە بوو کە بە تایبەتی لە وڵاتانی زۆربەی وڵاتانی غانا و پاکستان و هندستان و گوجرستان و هەموو وڵاتەکان ئەم ڕەنگاڵیان هەیە کەلتوریشیان نزیکە لە ئێمە وڵاتانە چۆن سێماڵین دوو جەژنمان هەیە پێیان جێژن ڕەمەزان ڕەنگەکان خۆشی شادیە گوزێرانیان پێیان خۆشە و شتڵیان بەس ئەوەی کە من ویستمە لێرا بکەم بەداخەوە زۆر بەداخەوە بۆ هێنە لەبەریش کە شۆوان نماتوانین شەکەمان تەواوکەین ئەیتەوە ڕەماگەتەوە بە کاتێکی تێر ئیشاءالله بۆ کاتێکی ئەم کارە ئەنجام بدەین باش بزانم ئەم فستیڤاڵە هیچ کاریگەری کێبێ بەسەرەن لەسەر بواری هونەری و کولتوری بەتاکید ئەو ئێمەدامانە بۆ وەدامانە بەڕاستی لە سێم ڕۆژ و چوار ڕۆژ و پێنج ڕۆژ گۆرانمێژەکان داوەتکەین گروپی پیاپەکەی بانکەین ئەزای ئەفرەتان و پیاوان بانکەین و چەندی جۆری یاری کوردەواری کە لە هیچ فستیڤاڵەکە بەکار نەهاتووە ئێمە لە ڕۆژای بەکارمانە دوو یاریسی یاری کوردەوارەکە چ لە یارانەی کە خەڵک زۆر ببینێتی بۆ نمونە کورسیەکەمان هەیە هەمانە یاری کڵاوکڵایەنەمان هەبوو جاهەز شتەکەی بردامان کە بە دوو جەماعەت و پرسیار و ئاراستە و ئەم شتانمان کرد و یعنی وەکو چۆڵێن شتێکی وامان بۆ کردبوون ئەوەی کە لە بەردامەیەمە هەبوو بیکەین ئەم شتانە بکەین ناوین ئیشەڵا باین بووە دڵنیا بە ئیشەڵا لە کاتێکی زۆر نزیکە کاتێکی زۆر نزیکە ئەم کارەمان ئەنجام گەینە زۆر باشە لە ئێستا خەڵک هەرچەنە فستیڤاڵانە ماشەڵا بەرناکەون خەڵکێکی زۆر ئەڕوات ئەژبینی لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە مەسەن زۆر خەڵک گلەی لەوە کەم فستیڤاڵانە بەسراونەتەوە بە فستیڤاڵی خواردن مەسەن زۆربەی زۆری ئەو بابەتانی کە لەوێ ئەفرۆشرێ خواردنە زۆربەی زۆری ئەو شتانی کە عەرزەکرێ لەوێ خواردنن بزانم جیاوازی فستیڤاڵەکەی ئێوە لە چیا بوو لە فستیڤاڵەکانی دیکە خواردن بەشی سەرەکی بوو یاخود ئۆکوەوەی ئاماژەت پێ مەسەلەن لە چەند ڕۆژی مەسەلەن لە دووەم ڕۆژ سێم ڕۆژی فستیڤاڵە بەتەمابوون ئەم یاریە کوردەواریانە زیندوو بکەنەوە
مثلا بابەتی میوزیک و بابەتەکانی دیکەی تێدا بێت. طبعا زۆربەی فستیڤالەکان کلیسا کرێت من نەتوانم لێرەوە بە کەناڵی سلێمانی بیشڵێم لە قسەی خۆشم پەشیمان یەکەم کەس بووم لە سلێمانی کە من فستیڤال دانێم یەکەم کەس بووم کەس ئەو فکرەتی نەبوو کەس ئەو خەیاڵی نەبوو کە من ئەو فستیڤالێکی وا بکەم وردۆ لەم فستیڤالە ڕۆی بۆ نمونە چەند کەسێک من لەگەڵ خۆمە ئیشیەکە فێری شەکەم لە پراوە ئەچۆ لەو لە فستیڤالەکە ئیشێکی تریە کرد تێگەین دەسای منێ کردەوە ئەتی وای لێ هاتوو بەڕاستی من یەکەم کەس بووم لە ئاخر کەس شەکە من وتم ئەتلوازان بەس ئەم فکرێتەوە یان بڵێن ئەم پرۆژێکە بەدەستم بۆ حەزم کرد عەرزەکەم زۆر دەرم بێتەوە مەحرزەکە بەهۆی کاری نالەباری ئەوشە نەماتوانی حەزکە تاوام لێ هاو من بە سپۆنسەری خۆم ئەو کارم کرد بە سپۆنسەری خۆم کارەکانم کرد سەرەتا ئێوارخوانێکم کرد بۆ یەکەم کەس جارە لە سلێمانیە ئەوانەی بەشداری فستیڤالەکەی ئێوارخوانێکیان بۆ کرێ یان هونەرمەندان بانکان یان بڵێن ئەو سەرۆکی دەزیاکان شەکان بانکەن بەڵام من عەکسی ئەو حاڵەتە بووم ئەو کەسانی کە فەقیر و هەژار بوون نەبوو کەوانی بڵێن بوون کە بەشداری لەو فستیڤالەکەن هەر لە خاوەن پێداویستی تیا بوو لە بڵێن کەم دەرامەت کەسێکی وا کە لەو فستیڤالە بەژای یەکەم جارە فتاحەکەم بە ئێوارخوانێک کردمانەوە ئێمە باقەتی تاسش هیچ فستیڤاڵ ئێوارخوانێک نەکراوەتەوە ئەگەر کردنەوەی ئێوارخوانەکەی مە کردمان ڕۆژ دوایمە کرد بەکردنەوەی فستیڤالەکە ئەو پرسیاری جەناب لەسبارەی خواردنی کوردە بەڕاستی خواردنی کوردەوەرەوە ئێستا بۆ نمونە هەر متابعەی فستیڤالەکە پسو ئێستا بکات بەرنامەدارژی خۆیان نییە ڕێز و حرمەت بەنادرژێ لە پڕیەک کۆمەڵە شتدانێ بۆ نمە ئەمە یاپراکە ئەوە هەر یاپراکەدان ئەوە هەر یاپراکەدان ئەو هەر بەدێنەدانەوە بیان نەکردێ با لە فستیڤالێک مەجموعەیەکی استفادە دەکەن باسە چیان خواردن بێ بیکە بە چوار بەشەی بەشێکیان خواردن بەشێکیان خواردن بەشن ناڕستکە بە شیرینی یان بە شێوازێکی وا بکرێ شڵاوە ئێستا لە بەرنامان لە ئایندەی کنیزێکە و زۆر لە ئایندەی کنیزگا ئینشاءڵڵا گەورەترین فستیڤالمان بەدەستەوە لەگەڵ ڕێکخراوی دڵیشار ئینشاءڵڵا کەینە بۆی جێبەجێکە لەگەڵ شێفەکانی کوردستانە ئەمان جامی باش لەسەر چ بنەمای ئێوە ئەو کۆشکەکان مەسەلەن ئەتان نابە خەڵک لەسەر بنەمای بۆ نمونە زانیتان پێشتر ئەم کەسانە خاوەنکاری خۆیانن بۆ نمونە براندێکیان هەیە بۆ نمونە من بینیمە لە زۆرێک لە فستیڤالەکانە کەسەکە نەپەیجێکی هەیە مەسەلەن نە براندێکی هەیە بێتاقەتی مەسەن لەگەڵ ڕێزم ئەمە ئەوە نیە خوا نەخواسە لە ئیشوکاری هیچ کەسێک کەم بکەینەوە هیچ خاتونێکەکەم بکەینەوە مەسەلەن خۆی یا دایکی یا کەسێکی نزیکی مەسەلەن 2-3 مەنجەڵ خواردن ئامادە ئەکات و ئەهێنێ لە فستیڤالەکە ئەیفرۆشێ ئێوە لەسەر چ بنەمایە مەسەلەن کۆشکەکان ئێن بۆ کەسانە بەڵێ سەبارە بە کۆشەکان تەمان من ئەمجارە فەرقی بوو لەگەڵ کۆشکانی کە من دامنەوە کۆشەکە پێشەکە لێت کەپێک دەیاتێ بە دەوری 250,000 300,000 400,000 من عەکسی ئەمەم کردووە شوێنێکی مێزێکی دوومەتری سێمەترین بۆ دانەوە بە 80,000 بۆ 600 بۆ 80,000 مەبەستی من پارەکە نییە مەبەستی من کە ئەو کەسی بۆی شت دەرانێ سودمەند بێ تۆ لە ماوەی 10 ڕۆژە ئیشەکە بۆیە بەردەوام بۆیە ئینشاڵڵا لە ماوەی 10 ڕۆژە ڕۆژی 6,000 نانوێکە و ئەوانە ئیشی دەستیشەکان دەسترەنگینەکان ڕۆژی 3,000 بۆ دانامی ینی ئەوەش هۆکارگەر یەکەم بۆ مەصرفی ئەو فستیڤالە بۆ هەر بۆ خۆیان نەکرایەوە دووەم بۆ مەصرفی ئەو شوێنەی کە گیرا بووە گرتوومان بەڕاستی هاوکاریی باشیان کردین ئەمە کۆمەڵە مەصرفی هەبووە بەکارمانە و لە هەزار ئێستا ئێمەش کام فستیڤالەمان بڵێن ناڵێن شکستینا بەڵام ڕاماگرت باشە بۆچی ڕاگیرە لە دوو حاڵەتە ڕاگەنەکەت پێ یەکەمی حاڵەتی وەکو دوم کەش و هەواکەمان زۆر کاریگەری بوو دووەم هەستم کرد من یەک تەبیعەتم لە کارمە خاتون کاتێ بینم ئەو کەسانی کە ئیشەکە تا 2-3 ڕۆژ کاسپێکیان نەبێت من دەکسی ئیشەکەم ڕاگرم خۆم حەزەکەم ڕایگرم بۆی گوناحە بێت هەر پارە سەرف بکەوە تەکسی بگرێت و ئیسفادە نەکە بۆچی بێت بەڕاستی هەتا واجبی منیش لەوە بۆ کە توانین مەقەرەبوویەکی باش شویان بکەمەوە ئایا لەبارەی مادیەکەی بێ یان معنەویەکەی بوو ئێستا منە فستیڤاڵی کە من ئەم چەند ڕۆژەیە کردومانە هەندێک شتم قسەتە بەردەم هەموویانەوە وتمە من دوو حاڵەت منە جەنەبتانە ئەوەی حەزەکە قەرەبوو کرێتەوە ئەیخەمە سەر و سەرچاوە ئەوەی حەزەکە پارەکەشی بۆ بگەڕێتەوە بەسەر سەر و سەرچاوە ئەمە حسابی ئەو دوو ڕێسەرژەی لێبرین باقیەتی ئینە سپاس بۆ خۆ زۆربەی لاوانی کە ئازان پێشتری ئیشیان لەگەڵما کردووە پێشتریشمان کردووە زۆرێکیان زانیان کە زیاتر قەرەبوو کردووە ئێستا نمونەیەکت بۆێنمەوە ساڵێکیان فستیڤالێکمان کرد یەکێک لە کەناڵەکان داوەتی کردین حەزاک نای کەناڵەکەم شوێنی یانی دابینی کرد و هەموو شتێکی بۆ کردینەوە ئەمانە وتی بڕم بۆ خۆتان ئیشکەنەوە ئەمانە و ئێمە بین بە سپۆنسەری کارەکانتان و واکەین و واکەین و حاڵ ئیشەکەیان کرد سێکن لە پێشە ببیان وت لەو شوێنە ئەم شوێنەی ئێوەیە قەڵەباڵەکەی بەسەرەوە بوو بەڵام دوای سێکی گۆڕیان بدیان بۆ شوێنێک کەس نایە بەلایە کەس نایە بە هەمووی 10 کەس 12 کەس داوە هەتا من گرین لە ئەو کەسێک کە بڵێم مارکێتینی ئەو
أو كنال أبو بيموتوا كاك أو يو نوع تام بموتوا شيء كذا ما بنعله يو بمتى موتوا لسرش إن قلباقي ودانين بلام بمتى سوبر شو كذا لا بلا مانا بلا شيء رام قلت الرام قد يكسر وتم همين راكرن دو تقريبا سيروش كبينه محميان ولا استكان بيتاقة إنه بيزال أمانة وتم بوستا همين رابرن بري كمان لشوني تل باشتر هلا ما همانو كسر بري لشيء تل باشتر في زواج مقرن شكل خا بس باس بخوا سو بنديش باش أنا بقوله صور باش مثلا ماركتين وراجعين مثلا ركلام أمانة تاشن جرينج بو فيستيفال أنا بيج وقت مثلا ركلامي كي باشي بو كري ماركتيني كي باشي بو كري أو آماده كاريتان كرد بو فيستيفالك من إشي من وكو بروجيكتكم كذا في السابق جايكم من هيست تلفزيونكم بس مصريكم براسمو واقعيتك قلت لك كنال سليمان سواز بخاك منهم كنال خمزان دير شو قارو مكفيلي يجبون كسرا كان 2008 و2008 ومن كنال إيشكم من بوشي نايكم أو سبونسري وكنال براسي بيم خوش نيت تنها كنال بيت عرس مبكا تنها كنال بيت قال كان كنال تيش بعد هي بله نبي جاوزك إنه بيني كنال كان لا أوكو سبونسرين أبون من تو بوكو ركلامك داني لك كومالك لراجع عندك كان بلايتو بيموتون حميان وزعم خوشان بيمن لكن هاي الزلمة مش خوشان هبه بيجي كتابتي خوانه من يوم بيشيلوا بيمن نخوان بلاك تشينا بينام بوهاتي بناتي بخير بس تشاو أو بيمن مكان وكو كنال كان كو راجعن كذا هنا براسي خدمتي باشيان كمين بله هم دول فيستيفالات يعني بيجري كمان بجلاك تشندي كناتي باين كدوم كنسر فيستيفالات قصب كم بله براسي بلا من تنهت واني ملايك كنال ايش داوي لك كم كانوا نلاقي كم راجعن كاربو راجعن دم أمنا دو كان كباسي فيستيفالات كمان كدوا بله ماركتينك طبعا ماركتينك فرق زور لك الماركتيني شيء جوري شيء وكو لشان شيء مولانا بكري لشان يكون قاعي لشان شيء وكو باخي شيء جورا بكري دي ماركتين دولك زور براسي ماركتين خلق وكاتو ماركتين كان جاب زيك اسام فيستيفال لا عندك زوز اللي فيستيفال كي في زمان ان شاء الله بله ان شاء الله لا عندك زوز لك شي فكان كل سنه لشان كي زوز باشا ان شاء الله باش بانشتانا كاين وخوش حالي جميل بكون على كتن نكحل بلن كبيان رجع هم مستافك هماشي واسيت بارك انا مع اخواني تيام بو كاين بو حالته تيجي إما كي ورخانك ما كل بو حالتي وبرادنا حزكم هم كسلم دقي وواقع كم خوشة. بله. بو ولا بريك خلك هزنك عبت النهاية. بخلك زي مريزي تابتي بو بين بو حالتي كا تنهاج دعوتي ياكو خوانك ودوالي خوان هشتي خوات. الجوري هي بويا ما كوكا سنة سلمة دبل. بله. كاري ميجبو فيستيفال تنها سلمة دي خلك بروات أنا يعني من كلمة دي سودي كومينيا. بله. كارجو تيارزانم بيش مثلا دسبكردني فيستيفال ودياري كرني روجكي تايبت بو فيستيفالا. هیچ کات چونکە بەڕێزت وەکو باست کرد مەسەن ئەزمموی یەکەم جارت نییە لە ئەوەی سەرپەرشتی فیستیڤال بکەیت و فیستیڤالێکی دیکەشتان بەدەستەوێت بۆ پاییز ئینشەڵا بزانم هیچ کات پێشبینی مەسەن کەشوهاتان نەکردبوو خۆتان نەزانن سلێمانی لە ڕووی کەشەهوا سیقەی نیە جە سلێمانی یەکسانە ڕەشەبا کات و وەختی بۆ نییە و یەکێک لە هۆکارەکانی ڕاگررتنی فیستیڤالەکەشتان ڕەشەبا بووە بزانم هیچ کات ئێوە پێشبینی مەسەن ئەم ڕەشەبایەتان نەکردبوو لەگەڵ کەسێکی شارەزا لە بواری کەشوهەوا قسەتان نەکردبیان چاوەڕێ ئەمە نەبوون بەڕاستی بەڕاستی تۆ هەموو شتێکی پێ بەرنامەدا ڕێژی خۆتی بۆ بکەیت بەڵێ ئەو بەنسبەت فیستیڤالێک لە ئێستا باس کرد ئەوەی کە ئێمە سەرمانکە پرسیارمان کرد لە 28 و 23 هیچ ڕەشەبایەکییان نەبووە خۆتان زای جۆبمان لەبەر کەشوهەمان لەبەر ساتوانەوە ئەم بێ لە ئەلەکترۆنیەکان تەنێت هەموو شتێکت پێڵێ هەشتیوانە بەس کە شتێک تو پڕدێت بۆت ناتوانیت لەگەڵ ئەوە هیچ بڵێت بۆی کە ئێستا من حسام كل 25 من بون من 20 تا 25 تا 30 وانا مانگی داهاتو من فستیوال می حتی نزام شوێنەکەم تاکید نەم لەگە جەماعەتی کەشوهەوا بزانم شوێنەکە چۆن نییە ئیشەکە ناکەین من بە هاوکاری دوو ئەو ڕێکخراوی دڵی سلێمانی ئێمە کارەکانەکەن ئینشاءالله شتێکی زۆر تازە گەلێ شتێکی زۆر باشێ زۆر گۆڕانکاری شتیایە کرێ ئینشاءالله لەو کاری داهاتوتان ئەو فستیڤالەیە فستیڤالێکی پاییزەیە طبعا كمان يكم جالم كارم كرت من دا والدر كفستيفال ما كرت كسناي نازع فستيفال شيء كسنا زين ناي بنيت شيء يعني يقواني كدوار يعني شتي كرتولي نتاعتي بلام نهمو فستيفالك منا ناي كتابتي خويه بله زۆر ڕاستە بزانم دو پرسیارم کاک جوتیار باسی ئەوت کرد کە ئێوە لە بەرنامەتانە بووە
هونەرمەندان بانگشتیان فیستیڤاڵ بکەن و شەوە ئاهەنگی تیا بێت. بزانم چۆن قەرەبووی ئەوانەکەنەوە قسەتان لەگەڵ ئەوانە کردەوە قسەیان چی بێت؟ طبعا من بعد سنتين لو المدى دسبنا كنا هيك بجدار بكان دسبي بكم هذا بيجي جامعة شمبيا وتم بيوم مدن شيء قربويته وكان وكون المدى كان يجمع المد عزيز كورشي سمينا من دراستي بله هم برنامج درجة خمان دارم بپیش برنامج خمان شو أنا دروش رجاله كون المدى كي عزيز وخورشي اسكو كينو بله ماشي كي شانو يبشكلو كوكينو نمعيش بله ديجي شتيشي كوميديا شتيشي شيء يعني و هل هذا ما نابوك براسي هين بكالبينين أو كساني كمهرجا بوي خلق برجع كسي هم مريض ما دنا والحاجة كمان أنا برنامج بس بداخل وكاش تكويلياته ولا إن شاء الله لا عندك زول زكاة حقي وأنا هم أكلته إن شاء الله الله يسفاسك جاء طبعا من يكتي شلون براسي توكال حكومة يلي بكردستان با بيادات شنو كابس أو فيستيفالنا كأكله وين ياتون فيستيفالنا لما هاي مانجا بيس فيستيفال كله بله بونا منا إسا أمره من فيستيفال من طابو بيستوش نيو فيستيفال كتير لا لتقطق بيش لا قرا هنجيل بو بيش لا فيستيفال بو يعني بليس حكومة بدأتنا بس أوشتنا بله بس خو أو فيستيفالنا بونا منا أم فيستيفالي بارستان بو لشارد استعماني بو خلقي تقطقيش بما في خويا أنا زعنا بونا منا أجر فيستيفالك ليش بكري اللي بون من لحلب جج بكريت لحشوينك ايش بالنسبه لسجدات ونازع من وتم بدا شيوك بام فيستيفال ماوي حبيت هم كسبونا بون من سبب فيستيفال ام كله بيستي هشتا بله سيلك من قرانزي لها ما كاتب فيستيفال شي منها يعني كونيكت ماني لبيني كده وا تيجي من خلقيات ولا من قرانزي بجداري كدوات توبيرو تيتي كاتش ان شاء الله بتشينا خلقيات براسي بله خلق يبو فيستيفال نار النهاية بلا دارايك ويلي كتواني أو إنيك حسيدتي بكرت بله بونا من كسك هيسا يتحزق أشتكى سيكا أو يلقي فاني أتي ناتواني أو بيكره يسير اشتكانا كابوجا وغورني من قلت نيشتي بلا زوبيكات لفيستيفالا دو حالة هيك زور ضرورة خلق استفادة كي يكم خواردن بله دوم شيريني خلق بزوري اهتمام بودوش لها اهتمام بونايا بلين خاتونێکی بەڕێزیان کاکی عزیز مێزێکی گەورەی دانا و کۆمەڵە مرۆڤاتی دانا و هینێکە سێری کات و هەڵیگرێ ناخۆشین لە فیستیڤال ئەوەیە ئەڵێ بۆ دەرەچێ بەڕاستی بۆ کلمە زۆر پەستەم بۆ دەرەچێ هەر ساڵ زەرفێکی ناوە ڕقەمێکی نووسیوە ئەڵێ بە هەزار نا بۆ دەرەچێ کاتێک کابرایەک گێت کرێ بۆ مناڵەکە مناڵەکە هەڵێگرە حەزیەکە سێکا وشتی کە لەبەر دەستایی بە 250 دوای بە 250 یعنی هیوادارم من سەبن لە بەرنامەی خۆمان لەم فیستیڤالێکە کردم ئەوم نەهێشت وناشر من حس كاتب من فيستيفال سباريش كمان درتوني تانا وكو لازم وكو مالك واي بود درت يعني واش تيكي جواني من زود سباس انا كم سباس باتش كاتير يوادارم سركوتم ودسكوشي تاني سباس بو هم كان مندان سباس بو برزشت وذا سباس بعمل كالي برنامج ما سبقتياركم ك هم هل من رخصان حتما استوديو جواني تلفزيون سينما كهم كاتب مشان هزيشي بيو سباس تلفزيوني خومي زانم بەرکەینە برای گەورەی بەخێر بسەرچەوە دووبارە زۆر سپاس بۆ کاک جوتیار عەلی کە بەڕێزیان سەرپەرشتیاری گشتی فیستیڤاڵی ڕەنگاڵە بوون ئەمڕۆ لای ئێمە میوان بۆ قسە باسمان کرد لەسەر هۆکارەکان و ئەو بڕیارانە چی بوو کە بۆ هۆی ئەوەی کە فیستیڤاڵی ڕەنگاڵە بوەستێ تا پرۆگرامێکی تر هەر شاد بن خواتان لەگەڵ بێت.